نرخی دراوی تمن لە چاو ڕۆژی سێشەمە و چوارشەمانی هەفتەی ئایندێ هەتا ئێستا لە 33,000 و 1940 بڕی 1500 من بازار شکاوە ئیسپاچێکی سلێمانی وەکو حەواڵەش تقریبا نزیکی 2000 شکاوە 1500 بە 2000 تمە شکاوە. نانە هیچ کاتێ بە هیچ شێوەیەک لە هیچ ساڵێکە بەڕادەی ئەم ساڵ کە تێیداین تمەن بەم شێوەیە نشکاوە. چی کاریگەری کردو سەر و کەسانی کە لێرە سەرقاڵی ئاڵوگۆڕ و کڕین و فرۆشتنی دراوی ئێرانی ئەمانەش وا بووە کە سەربەرەوەی بێنا پەخشە ڕاستەخۆوا وترێ زۆرینەیان مایە پوچ بوون. بە دڵنیاییەوە ئێمە ڕۆژی پێنجشەممە کە تمەن دراوە بە 34,000 هەتا ئەمڕۆ 1500 من بازاری بۆ شکاوە سپاتێکی سلێمانی و حواڵی سلێمانیش 2000 تمەنی بڕی نزیکی 2000 تمەنی بۆ شکاوە. کەسانێکی زۆر زەرمەند بوو لە هەردوو لایە هەم لە بازاری دراوی سپاتێکی سلێمانی پێوتر لایەمە و لەگە شەوکەتی مەلایە کەسانێکی زۆر نەک زەرمەند بوون نەک مایە پوش بوون ئەسڵەن نەهاتوون تمەنەکە ژوەر بگرن. کەسانمانەی مۆبایلی داخست ێستا لە بازارە دیار نییە لەبەرەوەی بڕێکی زۆر تمەنی گڕیوە باشە بازاری بەم شێوەیە بۆ شکاوە فەرقەکەی پێ نییە بیە نە فەرقی ئەوەی پێ فەرقی زەرەرەکەی بدات نە ئەو پارێشی پێە ئەو مەبلەغە زۆرەی کە کڕێوێتی تمەنەکە وەربگرێت و دوارەکە تەسلیم بکات. با دڵنیایەوە کەسانێکی زۆر زەرمەند بوون.